سڵاو ئەم کاتتان باش ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئاین و یاخود بەڵێن ئازادی ئاینەکان و بڕواایە لە هەرێمی کوردستان و وەزارەتی ئەوقاف پانێڵەکی ساز کردووە بۆ هەموو پێکاتی ئاینیەکان جا بۆ ناوەڕۆکی ئەم دانیشتنەیە و ئەم ڕۆژە من ئێستا لەگەڵ ئەمیر عوسمان بەڕێوەبەری ئاینەکان پێکەوەژیان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کاک ئەمیر ئێوە لەم ڕۆژە دەمەوێت پێمان بڵێ چێن ئەوانەی بانکێشتان کرد و کۆتان کردنەوە و مەبەستیشتان چیەوە؟ بەڵێ بەناوی خی گەورە و میهرەبان بەناوی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی گەرمترین پیرۆزبایی لە سەرجەم ئاین و ئاینزا و پێکهاتەکان دەکەین لە هەرێمی کوردستان. هەڵبەت ئەم ڕۆژە ڕۆژێکی جیهانیە بۆ ئاین و باوەڕ یان بۆ ئاین و بڕوا. ئەم پێکاتانی ئەرێرەکە دامبینی ئەمە نەسیزی ئیجتیماعی کۆمەڵگەی کوردستانە کوردستانیانن کە هەموو ساڵەوە وەکو نەریتێک ئێمە بەیەکەوە ئەم یادە بە بەرز دەنرخێنین. چێن ئەوانەی بەڵێن لێرەن ئەوانی کە لێرەن نوێنەرایەتی پێکاتە ئاینەکانن، کۆمەڵی مەدەنین، چالاکوانن، ڕێکخراوە نێودەوڵەتیەکانن، ڕێکخراوە محەلیەکانن، لۆکاڵیەکانن، هەموو ئەو پێکاتانی کە ئەمڕۆ لێرەنە تەکید لەسەر مەسەلەی یەکتر قوبوڵکردن و پێکەوە ژیانی نێوان ئاین و ئاینزاکان دەکەنەوە لە هەرێمی کوردستان. دەتانەوێت ئەمڕۆ گفتوگۆکانتان لەسەر شتێک هەیە باز لە ئەزمون و یاساکان دەکات بەبستان لە ئەزمون بەبستان لە یاساکان چیە و دەتانوێت ئەمڕۆ چ بە هەموو نوێنەری پێکاتی ئاینەکان بڵێن و چی دروست بکەن؟ بەڵێ بە تاکید ئەو ئەزمونەی کە لە ڕابردوو هەمان بۆ چۆن پارێزگاریان لێ بکەین، ئەو دەستکەوتانەی کە هەمان بۆ چۆن بیان پارێزین لە ڕابردووە ئێمە هاتوینە چ قۆناغێک ئێستا ئێمە لە چ قۆناغێکی چیمان کردووە، چیمان پێشکەش بە پێکاتەکان کردووە، هەم دەسەڵات حکوومەتی هەرێمی کوردستان هەم ئەو ڕێکخراوانی کە ئیش لەسەر پرسی پێکەوە ژیان و یەکتر قوبولکردن دەکەن. ئەمە وەکو ئەزمون ئێمە لە چ قۆناغێکین، چۆن دەتوانین زیاتر و باشتر خزمەتی پێکاتە ئاینەکان بکەین لە کوردستان. بەنسبەت یاسای ژمارە 5 ساڵی 2015 معلومە لای زەنابتان یاسایەکە بوعدێکی دستوری هەیە و توانیوێتی پارێزگاری لە مافی پێکاتەکان بکە، بەڵام وا بە باشزاندراوە کە جارێکی تر ئەم یاسایە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پەرلەمان تەشریع بکرێتەوە، هەموار بکرێتەوە و تعدیل بکرێت بۆ ئەوەی زیاتر خزمەت بە پێکاتەکانی هەرێمی کوردستان بکەن. وڵاتانی جوتانێ بوو ئەمە باس لە ڕۆژی باڵین ئازادی ئاینەکان و بڕواکرا و باز لە پێکۆژیانی پێکاتە ئاینەکان کرا لە هەرێمی کوردستان.